لە چوارچەوەی پێکهێنانی هاوپەیمانی نوێدا بۆ شەڕی دژی داعش لەژێر ناوی جیهادیە و لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەرێمیدا بە شێوەیەکی لە ناکاو هاوپەیمانی سەربازی وڵاتانی ئیسلامی ڕاگەیەندرا. هاوپەیمانی ئیسلامی لە 34 وڵاتی ئیسلامی بە سەرۆکاتی سعودیە پێک دێت کە 17 وڵاتی عەرەبی بێجگە لە عێراق و سووریە ئەندامن تیایدا. لەگەڵ ڕاگەاندنی هاوپەیمانی سەربازی ئیسلامیدا ئەمریکا و ئەوروپا و ئەمینداری گشتی زانانی ئیسلامی پێشوازیان لە هاوپەیمانێتە نوێیەکە کرد لای خۆشیەوە رووسیا بەکارێکی باشی ناوبرد. ئێران کە بەشدار نییە لە هاوپەیمانێتیەکەدا بە فەرمی هەڵوێستی خۆی ڕانەگەیاندووە، بەڵام لە میدیاکانیەوە هێرش کرا سەر هاوپەیمانێتیەکە و بە شکستی ئەمریکا لە ناوچەکەدا ناویان برد. ئامانجی سەرەکی لە پێکهێنانی هاوپەیمانی ئیسلامی بۆ هێرشکردنە سەر چەکدارانی داعش و قاعیدە و گروپی بۆکۆ حەرام و قاعیدەی وڵاتی مەغریبە لەگەڵ ئەو گروپە ئیسلامیانەدا کە خاوەنی هەمان بیر و باوەڕن. هاوپەیمانی سەربازی ئیسلامی پرسیاری لای زۆرێک لەلایەنەکان دروست کردووە، بە تایبەتی لە کاتێکدا زۆربەی وڵاتانی بەشدار سوننە مەزهەبن و وڵاتانی شیعە مەزهەبی تێدا نییە. ژمارەیەک لە چاودێران پێیان وایە هاوپەیمانێتیەکە هاوشێوەی ناتۆیە، بەڵام بۆ وڵاتە سوننەکان بۆ ڕووبەڕووبوونەوەی گروپە سوننە توندڕەوەکان یان بۆ ڕووبەڕووبوونەوەی میحوەری ئێران عێراق سووریایە کە رووسیا پشتیوانیان لێ دەکات. ئەو چاودێرانە ژمارەیەک هۆکار بۆ پشڕاستکردنەوەی بۆچوونەکانیان دیاری دەکەن. هۆکاری یەکەم، پێش 10 ڕۆژ جۆن مەکین بەرپرسی لیژنەی سەرباسی لە کۆنگرێسی ئەمریکا ئاماژەی بەوە کردبوو پێویستە هاوپەیمانێتێکی نوێ لە 100,000 سەربازی سەرجەم وڵاتانی سوننە بۆ شەڕی دژی داعش پێک بهێندرێت و لەگەڵ ئەوانیشدا 10,000 سەربازی ئەمریکی هەبن. هۆکاری دووەم، نزیکبوونەوەی کۆنگرەی ئوردن تایبەت بە دەستنیشانکردنی گروپی تونڕە و خستنە ناوەوەی داعش و بەرەی نووسرە بۆ لیستی گروپە تونڕەوەکان بۆ ئەوەی گڵۆپی سەوز بۆ هاوپەیمانێتی سوننە داگیرسێنن بۆ لە ناوبردنی ئەو گروپانە. هۆکاری سێمیش بۆ ئەوە دەگەڕێنەوە وڵاتانی ڕۆژ ئاوە زۆر جار سعودیا و قەتەریان بە پشتیوانی چیرۆر تۆمەتبار دەکرد و پێکهێنانی هاوپەیمانێتیەکە بە سەرۆکاتی سعودیا بۆ ڕەواندنەوەی ئەو تۆمەتانەیە. بەشێکی تر لە چاودێران پێیان وایە کە شەڕی دژی گروپە توندڕەوەکان تەنیا ئەرکی وڵاتانی ڕۆژ ئاوانیە کە بە شێوەیەکی جیاجیا و بەپێی بەرژەوەندی خۆیان لە گروپە چەکدارەکان دەڕوان و لەبەر ئەوە هاوپەیمانێتیە نوێیەکە بۆ ئەوەیە وڵاتانی ئیسلامی ئەرکی خۆیان بۆ ڕوبەڕووبوونەوەی گروپە چەکدارەکان جێبەجێ بکەن. خاوەنی ئەم بۆچوونە دەڵێت هاوپەیمانی سەربازی ئیسلامی بۆ شەڕی گروپە توونڕەوە ئیسلامیەکانە بە چەند خاڵێکیش ئەو بۆچوونەی خۆیان پشتڕاست دەکەنەوە. خاڵی یەکەم، دەبینین هاوپەیمانی ئیسلامی شەڕی دژی ئەو گروپانە دەکات کە بەناوی ئیسلامەوە شەڕ و کوشتن ئەنجام دەدەن. خاڵی دووەم، بۆ ڕێگرتنە لە وڵاتانی ڕۆژ ئاوە بەپێی بەرژەوەندی خۆیان گروپە چەکدارەکان دابەش بکەن. خاڵی سێم، خاوەنی ئەم بۆچوونانە دەبینن هاوپەیمانێتیەکە ئامادەیە بۆ شەڕکردن لەو وڵاتانی بەڕاستی هەڕەشەی تیرۆری لەسرە وەک میسر یان ئەو وڵاتانی بەشێک لە خاکەکان لەدەستداوە وەک سووریا و عێراق و یەمەن. ئەو هاوپەیمانێتیە نوێیە لە ڕووی ئامانج و ناوەوە دەبێتە یەکێک لەو چەند هاوپەیمانێتی لە دوای دەرکەوتنی داعش ڕاگەیەندراون، پێشتریش هەریەکە لە هاوپەیمانێتی نێودەوڵەتی لە دژی داعش و هاوپەیمانێتی عەرەبی لە یەمەن و هاوپەیمانێتی رووسیا و ئێران و عێراق و سووریا پێکهێنراون.